بەڵێ شوان سڵاوتان لەبێ لە کاتژمێر یەکونیەوە لێرە لە زانکۆی سلێمانی کۆنفرانسی دەربازبوون لە ئابووری بەرخۆر دەستی پێکردووە کە کۆنفرانسەکە لەلایەن ناوەندی گەشەپێدان و سەرچاوە سروشتەکانی زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی سازکراوە. کۆنفرانسەکە لە سێ پانێڵی تێدا دەبێت. سەرەتای کۆنفرانسەکەش بە وتارێکی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکرد کە لەلایەن دکتۆر ئامانج ڕەحیمەوە خوێنرایەوە تیایدا باسی زیاتر تیشکی خستووە سەر و پرۆژە چاکسازیانەی کە حکوومەتی هەرێم لە گرتوێتی بەر بە تایبەت لە بواری سیاسەتی نەوتیدا لە وتارەکەی سەرۆکی حکوومەتدا ئەو باسکرا بوو کە ئەو چاکسازیانەی ئێستا حکوومەتی هەرێم دەستی داوەتێ ئەو بە سیاسەتی سگ هەڵگوشین ناوی هێنابوو کە پێی وابوو ئەمە ڕەنگ نییە چارەسەر بێ بۆ ئەو دۆخە ئابووریە قەیراناوی لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام دوجاریش وتی کە چاکسازی ناکرێت تا سیاسەتی سگەڵگوشین بەردەوام دەبێت. ئەمێ باسی ئەوکەم کە کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەولێر ئەویش وتاری هەبوو لە کۆنفرانسەکەدا، ئەویش باسی لە خاڵێکی گرنگکە لە وتارەکەیدا هەبوو، باسی لەوە کرد کە گرنگە حکوومەتی هەرێم ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکات و سیاسەتی نەوتی خۆی پێداچوونەوەی بۆ بکات و خەرجیەکانی کەم بکاتەوە کە ئەو باسی لەوکە کە خەرجەکانی حکوومەتی هەرێم لە ڕادە بەدەرە و بەتایبەت لە بواری بەرهەمهێنانی کارەبادا باسی لەو کرد کە ساڵانە حکوومەتی هەرێم زیاتر لە 3 میلیارد دلار سەرف دەکات بۆ بەرهەمهێنان و کارکردن لە بواری کارەبادا و باسی لەوەش کرد کە حکوومەتی هەرێم پێویستە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا و سیاسەتی نەوتی خۆی پێدا بچێتەوە. بەتایبەت ئێستا سیاسەتی غازی هاتووەتە سەری کە حکوومەتی هەرێم دەستی کردووە بە فرۆشتنی غازیش. لەناو وتارەکانی ئەم کۆنفرانسەدا ڕێباز حەملانیش وەزیری دارایی ئەویش وتاری هەبوو، ئەویش تیشکی خستە سەرەوەی کە سیاسەتەکانی حکوومەتی هەرێم لە بواری چاکسازیدا وتی جێ دەستخۆشیە، بەڵام باسی لەوەش کرد کە سیاسەتی نەوتی هەرێم لە پێشتردا سیاسەتێکی باش نەگیراوەتە بەر ئەو خۆی وای ود و وتیشی ئەگەر بێت و سیاسەتی غاز کە ئێستا فرۆشتنی غازیش کاری لەسەر دەکرێت ئەگەر بێت و بە هەمان دەردی نەوت بچێت ئەویش ئایندەی باش نابێت. شوام دەمێ ئەوت پێ بڵێم کە ئێستا دکتۆر ڕێباز حەملان لێرە لەگەڵمان میوانە و بۆ زانیاری زیاتر هەم لەسەر وتارەکە هەم لەسەر و پرۆژە چاکسازی کە حکوومەتی هەرێم گرتوێتە بەر دەمێ بیدوێنم. کاک ڕێباز سڵاوت لەبێ، ئەمەیەت باسێک لەوە بکەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا سیاسەتێکی چاکسازی بۆ پرۆژەی قەیرانی دارایی گرتوۆتە بەر، ئەو سیاسەتە حکوومەتی هەرێم گرتوێتە بەر تا چەند پرۆژەی چاکسازیە و ئێوەکو وەزیری دارایی حکوومەتی هەرێم تێڕوانیتان چیە لەسەرەوە؟ بەڵێ ڕاستەکەی ئەوەی کە من تێبینیم کردوێت ئەوانەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێ کردووە وەکو پرۆژە نییە، بەڵکو کۆمەڵێک خاڵە بۆ وەکو پێشنیاری خێرایە بۆ ئەوەی هەندێک لە کێشەکانی چارەسەر بکات. پرۆژەی چاکسازی ئێمە لە وەزارەتی دارایی و ئابووری ئامادەمان کردووە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش پشتیوانیان کردو بە دامی ئەوانیش ئەو پرۆژەی بەردەوام بووە هەتا ئەو کاتەوە ئەوە لە 12 2015 ئیعلانمان کردایە کە بەهۆی دۆخە سیاسیە وای بەسەر هات. بەڵام ئێستا گرنگە کە ئەو پرۆژەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا دەستکات بە کە خۆی دوو فەیسی سێمی جێبەجێکردنە دەستکا بە جێبەجێکردنی بە تایبەتی لە سیاسەتی نەوت و لە کۆکردنەوەی داهاتەکانی نەوت. هەتا چاکسازی لە سیاسەتی نەوت نەکرێت، هیچ چاکسازیەک لە هەرێمی کوردستانە بە چاکسازی ڕیشەی حساب نییە، چونکە لە ساڵ 95 اعتیمادی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر داهاتی نەوتە سەرڕایەوەی کە خۆشی نرخەکەی تووشی هاڕەیەک بۆ کە لە 100 دلارەوە سەر 30 دلار ئێستا، بەڵام لەگەڵەوەشت ئەبێت چاکسازیەکی ڕیشەی تا بکرێت، چونکە دوای ئەمیش ئێستا باسی گاز و غازی سروشتێکرێ ئەوە بە هەمان شێوە ئەگەر بناغەیەکی پتەوی بۆ نەکرێت و ئەم وەزارەتە نەکرێتە موسساتی و هەموو لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان بەشدار نەبن لە تەواوی زانیاریەکانی لەسەر گرێبەستەکان و لەسەر داهاتەکەی، پێم وایە بە هەمان ئەو کێشانە ئەڕوات کە نەوتی پیاڕۆشتووە. لە کۆنفرانسەکەدا تیشکی خستە سەر خاڵێک کە سیاسەتی نەوتی هەرێم لە پێشتردا هەڵە بووە هەمووی لە کۆی سیاسەتەکەیان کۆی داهاتی نەوت و فرۆشتن و هەناردەکردنیشی لە دەستی یەک کەسا کۆکراوەتەوە و ترسە دەبوو ئێستا ناردنەدەرەوەی غازیش بە هەمان زۆر بێت.
ئەو ترسی تۆ چییە و لە پێشتردا سیاسەتی نەوتی حکوومەت هێرێم تا چۆن سەرکەوتوو لە ناو پرۆژە یاساکانی کە لە پەرلەمان دەرچووە هیچیان سندوقی داهاتە نەوتەکانە کە یاساکەش دەرچوە و دەرەجەی قەتعی وەرگرتۆ کە ئیمزا کراوە بێ حساب بکرێتم دامەزرێت تا ئێستا دام نەمەزراوە کەواتە ئەمەمان پێگەێنێ کە بەرهەمێنانی نەوت فرۆشتنی نەوت کۆکردنەوەی داهاتی نەوت تا ئێستا تەنها لە وەزارەتی سامانە سروشتەکانە بۆیە بێت کۆمپانیای کوردستان بۆ بەرهەمێنانی نەوت کۆمپانیای کوردستان بۆ فرۆشتنی نەوت هەمووەمانە دروست بکرێت بە پەلا و نوێنەری هەموو لایەنە سیاسەکانی تابێت بۆیە هەموو لایەک ئاگادار بن تاکو هەموو لایەک پێکەوە پشتیوانی لەم سیاسەتەی هەرێمی کوردستان بکرێت هیوادارم بە زووترین کات بکرێت بۆ ئەوەی ئەوە ببێتە بناغەیەکیش بۆ سیاسەتی غاز و لەگەڵ نەوتە لە هەرێمی کوردستان. ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە کرێت پرۆژەی چاکسازیە چاکسازی واتە سوودی ئەبێت بۆ ئەم قەیرانە دارای هەرێمی کوردستان تێکەوتەوە یان چاکسازی دەبێت بە جۆرێکی تر بێت یان بە جۆرێکی تر ئێوە پێشتر پرۆژێکی چاکسازیدان هەبوو تا چەند لەم پرۆژە چاکسازی حکوومەت هێرێمە جێ حکوومەت هێرێمی کوردستان پێم وایە خۆی ئەو پرۆژە چاکسازی کە ئێمەش و یاخود ئەو پەرلەمانتارە بە ڕێزانە و یاخود هەچ کەسێکی شارەزا لە بواری دارایی تەقدیمیەکە ئەبێ سوودی لێوەرگێ بە تایبەتی ئەوەی ئێمە بناغەی ئەم پرۆژێ بناغی هەیە لەناو هەموو حکوومەتە چونکە ئەم پرۆژێ داونلۆد نەکراوە لە ئینتەرنێتەوە یاخود تەجروبەی وڵاتێکیکە نەهێنراوە بەڵکو ئەم پرۆژەیە بە کاملی بەناو هەموو جمگە حساسەکانی هەرێمی کوردستانە چۆت لە حکوومەتە لە هەموو وەزارەتەکانە بۆ ئەوەی بتوانین کێشەکە دەستنیشان بکەین چارەسەرەکەشی دروست کرێت تەمان چارەسەرەکەی دوو بەشە کوردخایان و درێژخایان هەندێک چارەسەر هەیە بە شەوڕۆژێک لە هەرێمی کوردستان ناکرێت بە کابینەیەک ناکرێت بەڵکو پێویستی بە چەندین ساڵە بەڵام ئێمە کوردخایانەکەمان ئەمانتوانی بە زووترین کات کۆمەڵە کێشە هەیە چارەسەریکەن لە پێشتردا ئێوە چوونە تورکیا بڕیار بوو ئەو داهاتانەی کە لە ڕێینەوتەوە دەستمانەکەوێت بە ئیمزای تۆ وەکو وەزیری دارایی داهاتەوە بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەو داهاتانە چێ ئیمزای لەسەر دەکات چێ دەهێنێتەوە ئەوەی ئێمە بڕیاری کە بۆ ئێمە دەرچوو بوو لەسەر مەسەلەی ئەو نەوتە بوو کە داهاتی و فرۆشتنی نەوت بوو بە بۆری کە ئەبوایە پارەکەی باتاتە حاڵک بانک لە تورکیا لێو بەواژووی ئێمە وەکو وەزیری دارایی بەهاتایەتەوە بەڵام تا بەوەی دۆخە سیاسی و کە بوای لە یەکی دەوە ئەوەش کرا نەکرا کە بە ئیمزای بەڕێز سەرۆکی حکوومەت بوو بەڵام جێبەجێ نەکرا لەبەرم دۆخە سیاسی دواتر ئێستاش داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە فرۆشتنەکەی کە بە بۆری و داهاتەکەی دێتەوانێ وەزارەتی سامانە سروشتەکان نەیەنێتەوە لە ڕێی ئەو بانقانی کە لە ئەڵمانیا و لە ئەمریکا دێتە بانکی کوردستانی نێودەوڵەتی لە هەولێر پێشتر ئێوە چوون ئەو دەسەڵاتە درا بە ئێوە ئاڵوگۆڕێکرا ئێوە چوونەوە بۆ دووبارە ئاڵوگۆڕکردنی ئێمە لەو کاتێک کە لە حکوومەت هێرێمی کوردستان دوورخراوینەتەوە لە 2015 هیچ فعالەتێکمان نەبوو هیچ سەردارێکمان بۆی شوێنێک نەکردەوە. دکتۆر ئەگەر ئەوشم پێ بڵێت لە ئێستادا بەم جۆرەی کە نرخینەوە دابەزینێکی بەرچاوی بە خۆی بینەوە ئێستا هەرێمی کوردستان لە هەر بەرمیلێک نەوت چەندی بۆ دەمێنێتەوە چەندیشی بە مەسروفاتە جاڕاستەکەی من لە 12 دوور خراومەتەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان نە ئاگام لە وردەکاریەکەیەتی و ناشزانم بەڕاستی چونکە خۆی عادەتەن هەرێمی کوردستان کە نەوتە فرۆشێت ئەگەر نرخی جیهانی $30 بێت حکوومەت هەرێمی کوردستان عادەتەن $8.5 لە خوارەوە ترەی فرۆشێت چونکە $5 ئەوەیە کە سۆمۆژەی شکێنێت $3.5 هی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کوالیتی نەوتەکەی و لە بەرەوەی پێشەکی پارەکەی وەرەگرێ بۆیە ناتوانێت وەکو سعری ستاندەردی جیهانی بیفرۆشێ دایما $8.5 بۆ $9 کەمترەی فرۆشێت. من بە شریعەتی پەرلەمانی کوردستان تا ئێستا وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانم بەڵام هیچ فعالێتێکمان نەبووە لەبەرەوەی لە کارەکەمان دوورخراوینەوە. زۆر سپاس. بەڵێ ئەمەی شوان گوێت لێ بوو وتەکانی وەزیری دارایی بوو کە باسی هەم لە پرۆژە چاکسازیەکەی حکوومەتی هەرێم کرد و باسیشی لەوە کرد کە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لە پرۆژەی چاکسازیدا سیاسەتی نەوتی خۆی گۆڕانکاریتیانەکات چاکسازی لە هەم ناردنە دەرۆی نەوت هەم داهاتەکانی نەوت هەم شەفافی لە بواری سیاسەتی نەوتی دانەکات هیچ چاکسازیەک ناچێتە سەر شوان دەربارەی کۆنفرانسەکەش ئەم کۆنفرانسە هەر ئەمڕۆ بەردەوام دەبێت سێ پانێڵی تێدا دەبێت کە ئێستا پانێڵی یەکەمیان کۆتایی هات و دواتریش پانێڵی دووەم دەست پێ دەکات کە
ئەویش سەعات و نیوەک بەردەوام دەبێت وەسەڵێوارەش پانێڵی سێم کە دواترین وڵات بۆ زانیاری تر هاوکاری یاسین پێم لێرمان لە سلێمانی و سپاس بۆ زانێرەکانت.